لاهور لە پاکستان گفتوگۆ لەگەڵ تەیب ئیفتیخار شارەزای پەیوەندی نێودوڵەتەکان لە لاهوری پاکستان ئەکەین تایبەت بە ڕۆڵی پاکستان لە ئاگربەستی نێوان ئەمریکا و ئێران. ئەم کاتتان باش بەڕێز تەیب سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. ڕۆڵی پاکستان چی بوو؟ لە کێوە پاکستان دەستی کردبوو بەم هەوڵانە بۆ ئەوەی کە ئەم ئاگربەستە بێنێتە ئاراوە و هەتا هەوڵەکان لە کێوە دەستی پێکردبوو و چ ڕۆڵێکی گێڕا بۆ ئەم ئاگربەستە؟ أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم السلام عليكم from Pakistan. ئێوە لە پاکستانەوە سوپاس بۆ میوانداریکردنم پیرۆزبایی ئاگربەست دەکەم لە ئەم پرۆسەیە. پاکستان بەردەوام هەمیشە هەوڵی داوەکە ئاگربەست لە نێوان ئێران و ئەمریکا بێنێتە کایەوە. پاکستان زۆر بە چڕی هەوڵی داوە لە چونکە ئێران و ئەمریکاش دوو دۆستی نزیکی پاکستانن. دۆستایەتیمان لەگەڵ هەردوو لا هەیە. ئێمە لەلایەن ئەمریکیەکان و ئێرانیەکانی شەوە ڕێزمان لێ دەگیرێت. ئێمە لە 28 دووەوە کە شەڕ هەڵگرسا ئێمە بەردەوام هەوڵی ئاگربەستمان داوە. هەمیشە هەوڵمان داوە کە لە ئیسلاماباد بێ یاخۆ شوێنێکی دیکەی پاکستان هەردوو وڵات بتوانن دانوستان بکەن بۆ ئەوەی کە جۆرە جۆرەکان ئاگربەست بێتە کایەوە. بینیتان کە 4 وەزیری گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتنە پاکستان و لەگەڵ وەزیری دەرەوەی پاکستان لە ئیسلاماباد کۆبوونەوە. ئەوەش نیشاندەری ئەو بکە هەوڵەکانی پاکستان زۆر جددی و ڕژدن. هەمیشە پاکستان لەگەڵ نێوەنگیری بووە لەبەر ئەوەی کە سەرۆک وەزیران محەممەد شاباز شەریف هەروەها سید عاسم مونیل کە وەزیری دەرەوەیە نزیکن لە سەرکردایەتی ئێرانەوە، نزیکن لە سەرکردایەتی ئەمریکایشەوە. لە هەردوو لاوە گوێیان لێ دەگیرێت. شەوی ڕابردوو شەڕێکی زۆر ئاپڕ ئاڵنگاری و شەڕێکی زۆر سەخت بوو. لەگەڵ ئەوەدا پاکستان توانیت سەرکەوتن بە دەست بهێنێت و جۆرە جۆرەکان ئاگربەست بێنێتە کایەوە. لەگەڵ ئەوەشدا پاکستان چاوی لەوەیە ئەم ئاگربەستە بکاتە ئاگربەستێکی هەمیشەی و بگاتە ڕاگررتنی شەڕ بە شێوەیەکی هەمیشەی. ئێمە لەگەڵ ترەمپدا هەمیشە لەسەر هێڵین. زۆر بەداخەوەین کە هەڕەشەی ئەوە کرا کە شارستانیەتی ئێران لەناو دەبرێت. ئەوە ڕەشێکی زۆر زۆر ترسناک بوو. ترەمپ خەریک ئەو بکات، بەڵام سواز بۆ خوا ئاگربەستەکە ڕێگری لەوە کرد. بۆ ماوەی 2 هەفتەلانی کەم ئێمە ئاگربەستمان دەبێت داوا لە خوا ئەکەین هاوکارمان بێت بۆ ئەوەی کە ئاگربەستێک بێتە کایەوە یاخود ڕاگررتنی شەڕ بۆ هەمیشە بێتە کایەوە. باشە بەڕێستەی پاکستان بۆ هێندە ڕشت بوو لەسەر هێنانەکایی ئاگربەست. پاکستان پەیوەست بوو بە ئاشتیەوە. پاکستان ئاشتی لە ناوچەکە دەوێت، ئاشتی لە جیهاندا دەوێت. ئێران دراوسێ ئێمەیە. ئێمە پەیوەندێکی سەدان ساڵەمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە. ئێمە خاوەنی یەک دینین، خاوەنی یەک کللتورین. ئێمە لە ڕێگەی ئیتنیکی و ڕەگەزەوە نزیکن لێەوە. ئێمە کۆمەڵە کەسی بلوچمان هەیە لە ناو ئێراندا کە هاوڕەگەزی پاکستانیەکانن. بۆیە ئەوان داوایان لە ئێران کرد یاخود داوایان لە پاکستان کرد بلوچەکان بۆ ئەوەی کە ئێمە هەوڵی ئاگربەست دەین. ئەمە وای لە ئێمە کرد کە بەچڕی بچینە پڕۆسەکەەوە بمانەوێت ئاشتی بەدەست بێنین. دەمانەوێت کە ئاشتی لە لوبنانیش بەدەست بێت، دەمانوێت ئاشتی لە عومان و عێراقیش بەدی بێت. هیچ هەوڵێک لە ئارا هەیە بۆی کە ئاشتی لە لوبنانیش بێتە ئارا و هەروەها لوبنانیش بێتە ناو ئەم ڕێکەوتنەوە شمولی کات؟ بەڵێ بەڵێ هەوڵی زۆر هەیە. حکوومەتی لوبنان لای خۆیەوە سوپاسی پاکستانی کردووە بۆ هەڵوێستەکانی و بۆ هەوڵەکانی لە پێناو ئاگربەستدا. تەنانەت سەرۆکی پەرلەمان و خەڵکی ئەو وڵاتەیش هەمیشە هاوکاریەکانی ئێمەیان نرخاندووە بۆ هەوڵەکانمان لە پێناو ئاگربەست. دەمانەوێت ئاگربەست لە بەیروتیش بێتە دی. دەمانەوێت هەر جۆرە بۆمبارانێک بۆ سەر ڤاحی بەیروت و بۆ سەر بەیروت ڕابگیرێت. ئێمە هەماهەنگی دەکەیت ئێستاش لەگەڵ ڕاگررتنی شەڕین لە کۆیت و لوبنان و عێراق هەموو ئەمانە لەسەر خەتین. باشە بەڕێستەی ئایا ئەم ئاگربەسە بەڕاستی ئەتوانێت ئاگری شەڕەکە لە ناوچەکە کەم بکاتەوە؟ بەڵێ ئێمە زۆر هیوادارین کە
ئەمە درێژە بکێشێت ئێرانیەکانیش ئەمەیان دەوێت شەڕ لە بەرژەوەندی هیچ لایەنێک نییە هەموو کەس زیانی پێدەگات ئەوەی کە ئێمە بینیمانە لە کۆتایی شەڕەکاندا ئەو کەسەی کە شەڕەکەی دەست پێ نەکردووە دەبێتە قوربانی سەرەکی کە خەڵکی سادە و سڤیلن ئێمە دەمانێت ئەم شەڕە بوەستێت بینیمان کە لوبنانیەکان خەڵکی لوبنانی کە هیچ بەشێک نەبوون لەم شەڕە بوونە قوربانی و ئاوارە بوون ئێمە لەگەڵ ئەوە داین کە خەڵکی سادە و سڤیل باجی شەڕەکان نەدەن هەر جۆرە شەڕێک دەبێت بوەستێت ناتانیاهۆ دەبێت دەست لە کار بکێشێتەوە ناتانیاهۆ دەبێت ڕوبەڕووی دادگا بکرێتەوە بۆ ئەو شەڕی هەڵگیرساندووە باشە ئەگەر ئاگربەستەکە بشکێ چ سیناریۆکی سەربازی لە ناوچەکە چاوەڕوانمانەکات ئێمە هیوادارین کە ئەم ئاگربەستە نەشکێت بەڵام پرسیارەکەی تۆ زۆر باش بوو لەگەڵ ئەوەدا کۆمەڵێک سیناریۆ هەیە ناتوانین پێشبینی بکەین ناتوان پێشبینی کە بچی ڕۆدات دۆخەکە زۆر ترسناک دەبێت ئەگەر ئاگربەست بشکێت ئەگەر هەوڵی لەناوبردنی شارستانیت بدرێت دەتوانم بڵێم ئەگەر ئەو ئاگربەستە بشکێت نرخی نێو زۆر بەرز دەبێتەوە کرێکارەکان بێکار دەبن قەیران و هەڵاوسانی گەوری ئابووری دروست دەبێت هیوادارین ئاشتی بەردەوام بێت جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکایش ئەوانش ئامادەن بێنە ئیسلام ئاباد و قسە لەگەڵ لایەنی ئێرانیەکان بکەن جێگری سەرۆکی ئەمریکامەی وتووە کە دەیەوێت بێتە وڵاتەکەمانەوە قسە لەگەڵ محەممەد شاباز شەریف سەرۆکوەزیانی پاکستان و لایەنی ئێرانی بکات بۆ ئەوەی کە بگەنە جۆرەکان ڕەشنووسێک بۆ ئاشتێکی درێژخایان تەنانەت حکوومەتی چینیش پێزانینی بۆ هەوڵی پاکستانە بۆ لەم بوارە باشترین سیناریۆ بۆ داهاتووی ئێران و ئەمریکا و ئیسرائیل لەم ڕێکەوتنە چییە واتە کە بڕیارە هەینی دانوستان لە ئیسلاماباد بکرێ ئایا هیچ ئەنجامێکی ئەبێت و باشترین سیناریۆ لەم دانیشتنە چییە؟ ئەوە پرسیارێکی زۆر باش بوو پرسیارێکی پەیوەستدار بوو ئەوەیە کە سەرۆک ترامپ دەیەوێت کە شەڕ کۆتایی پێبێنێت ترامپ خۆی هەڵمەتی بانگەشەکەی لەسەر ئەوە بوو کە شەڕ کۆتایی پێدەهێنێت و خەڵکی ئەمریکا نانێرێت بۆ شەڕێکی بێسوود نایەوێت شەڕەکە هەڵگرچێنێت کە سوودی نابێت ئەمە زۆر بۆ پێکی جەماوەری ترامپیش باش دەبێت ئەگەر شەڕ بوەستێت چونکە ترامپ خۆی وەکو کەسێکی بنیادنەری ئاشتی وەسڵ دەکات نەک هەڵگرچێنەری شەڕ ترامپی وایە ئەم شەڕە ئەگەر بەردەوام بێت دەبێتە شەڕێکی بێسوود ئەوەی کە گرنگە دەبێت ئێمە سەرنجمان لەسەر ناتانیاهۆ بێت چونکە ئەو کەسێکە کە شەڕی هەڵگرساندووە شەڕی لە لوبنان و فەڵەستین و غەزا هەڵگرساندووە ینی تەنانەت ناتانیاهۆ جووەکانیشی خستوەتە مەترسیەوە مەترسی لەسەر ئیسرائیلیش دروست کردووە ئێستا ئیسرائیل وای لێ هاتووە کە جووەکان نەتوان تێیدا بژین ئیسرائیل بۆ بە شوێنێک کە جووەکانیش لێ ڕابکەن بەهۆی کێوە بەهۆی ناتانیاهۆوە دەبێت ناتانیاهۆ دەست لە کار بکێشێتەوە بۆی ئاشتی درێژخایەن بێتەکایەوە بۆ ئەوەی کە خەڵکی فەڵەستین و جووەکان هەموو ئاینەکان هەموو نەتەوەکان پێکەوە بە ئاشتی بشین نەبێت کەسێک وەکو ناتانیاهۆ لە حکم بێت باشە ئێمە باسی باشترینی سیناریۆکانەکەین بۆ ئەم ئاگربەستە ئەی گەورەترین مەترسیەکانی سەر ئەم ئاگربەستە چییە کە خاڵێک بێت هەموو لایەک ترسی لێ هەبێ چ شتێک گەورەترین مەترسیە بۆ سەر ئەم ئاگربەستە گەورەترین نیگەرانی بریتە لە هێرشکردنە سەر سەرکردایەتی ئێران ئەوە زۆر مەترسیدارە ئەگەر ئێمە ببینین کە هێرش دەگرێتە سەر سەرکردایەتی ئێران یاخۆت بەرپرسە باڵەکانیان ئەوە گەورەترین مەترسی دەبێت لەسەر ئاگربەست و ئاگربەست هەڵدەوەشێتەوە پێویستە سەرکردایەتی ئێران دڵنیا بکرێنەوە لەوەی کە هێرش ناکرێت سەریان دەبێت دڵنیا بینەوە لەوەی موجتەبا خامنەی سەرکردایەتی دیکەی ئێران پارێزراون و هێرشیان ناکرێت سەر چونکە ئاگربەست هەڵدەوەشێتەوە باشە ئەگەر ئەم ئاگربەستە هاتە کایەوە چ کاریگەریەکی لەسەر وڵاتانی کەندا و چ کاریگەریەکیشی لەسەر عێراق بێ
پشتیوان بەخوا ئەگەر ئاگربەست بەردەوام بێت کاریگەری زۆر لەسەر وڵاتان کەنداوە دروست دەکات بە تایبەتی عێراق و سعودیە چونکە ئەوان خاوەنی بازرگانی خۆیانن خاوەنی هەناردەی نەوت و وزەی خۆیانن وەکو دەبینین کە عێراق دوبەی عومان قەتەر ئەوان بەرهێنانیان هەیە ئەوان لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا بەرهێنانیان هەیە ئەمە وا دەکات تۆ پێویست بە سەقامگیری بێت پێویست بە ئاشتی بێت پێویست بەو بێت دووبارە فڕۆکەکان بە ئاسماندا بفڕنەوە بۆ ئەوی کە تۆ ئەوە بەرهێنانەکەت سەرکەوتوو بێت ئێستا دوبەی دۆخی باش نییە لەگەڵەوەی کە ناوەندێکی گەورەی وە بەرهێنانە بەڵام کاریگەری زۆری لە شەڕی لەسەر دروست بووە بۆیە دەڵێم کە ئێمە پێویستمان بە سەقامگیریە پێویستمان بە ئاگربەستە پێویستمان بەوەی شەڕ کۆتایی پێبهێنین بۆ ئەوەی کە دۆخەکە باش بێتەوە کۆمەڵێکی زۆر ئیڤێنت و ڕووداوی گەورە لە دووبەی ڕاسەلخەیمە قەتەر ئەوانە هەڵوەشاونەتەوە بەهۆی هێرشی درۆنیەوە. بەڕێز طەیب ئیفتیخار شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە لاهوری پاکستان و میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونت.